هەریەکە لە لای خۆتانەوە هەرەڵێن پێویستە چارەسەر بکرێ ململانەی بینی پارتی و پەکەکە کاریگەری ئەبێت لەسەرەوە بەڵام کە تەنها ئەو داوایانیان بردوێتەوە کە لەگەڵ ئێمە کردویانە پارتی و یەکێتی بکەنەوەوانە کۆمەڵە گروپی تیرۆریستیم زۆنی سلێمانی یا ئەوەی پێوترێ زۆنی سەوز بزاوتی سیاسی بە هەموو جۆرەکانیەوە دروستە بێ پردی سێمێلکا بکرێتەوە عیب بە بەڕاستی پارتیە بە تەواوەتی هەولێری کۆنتڕۆڵ کردووە پێویست بوو هێزێک دروستکەی ئەو بێهیواییەی کە هەیە بیڕەوێنیتەوە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بێلایەن نەکرێت ئەو دۆخەی ڕۆژاوا بۆ بەهێزی خۆیەوە کە بەهێزن بە هەمومانەوە پشتیوانیان بکەین بەڵام باوا بکەین ئەوانە خۆیان بۆ خۆیان لەگەڵ برای بەڕێزم کاک محموود ڕەزا پێکەوە پرۆژەیەکمان حازر کرد بە ناوی پلەتفۆرمی هاوپەیمانیی نیشتیمانی ئەو کات سەرۆکی پەرلەمان بوون داواتان لە ناردنی هێزی پێشمەرگە کرد بۆ ڕۆژئاوا بینەرانی عزیزم کاتۆم کاتێکتان باش خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری دیداری شارپێرز لەگەڵتانە بین ئەو پرس و ئاڵۆزەی لە هەرێمایەتی و لە نێودەوڵەتیەکانە هەیەوە هەروەها پرسی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان و ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا و چەند پرسێکی تری تایبەت بە میوانەکەم ئەمڕۆ دێنینە بەرباس کە ئەمڕۆ زۆر بەڕێز دکتۆر یوسف سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان لە بەرنامەی دیداری شارپرێز لەگەڵمانە بێ کاک دکتۆر سوپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بۆیەوە هیوادارم لەش ساغ و تەندروست باش بی زۆر سپاس دەکەم کاک دکتۆر بۆ دەست پێکەم سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان ئەتوانین ناونیشانی وەزیفەکەی ئێستا بڵێن چاودێری سیاسیە یا لە پەنای چاودێرە سیاسیەکەشە پرۆژەی تر هەیە پێوەی سەرقاڵ بن خۆی بەنای خۆی گەورە و میهرەبان سپاس بۆیەوە ڕێز و سڵاو بۆ بینەرانی بەڕێزی شارپرێس لە ڕاستیە لە پۆزیشنی سەرۆکی پەرلەمانیش لە کاتی ئەو پۆزیشنەشە ئێمە کۆمەڵێک ئامانج و خولیا و هینمان هەبوو یعنی بەرنامەمان هەبوو کامانویست جێبەجێی کەین کە ئەوە زۆربەی هەرە زۆری پەیوەندیدار بوو بە پێشەوەی کە ببین بە سەرۆکی پەرلەمان یعنی ئەوەی کە ئێمە لە هەوڵیەوە بووین پەرلەمانێکی چالاکە بێ پەرلەمانێکە بێ کە هیچ هێزێک لە دەرەوەی خۆی نەتوانێت کاریگەری لەسەر دروستکە بەڵکو ڕای پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان یەکلاکەرەوەی پرسەکان بێت بەو شێوەیە کە لە یاسای ژمارەیەکی شاهاتوە کە پەرلەمان مەرجعی بڕیاردانی سیاسیە لە هەرێمی کوردستانە ئەوە پەیوەندیدار بوو بە ئەو سەردەمەی کە لە پێش پەرلەمانە ئێمە لە ناو بزوتنەوەی گۆڕانە ژووری توێژنەوەی سیاسیمان هەبوو ئەوە لە ناو بزوتنەوەی گۆڕانی شەکارمان بۆ ئەوە کرد وە تەنانەت پێش بزوتنەوەی گۆڕانیشکە ئێمە بزوتنەوەی هەتاکەیمان هەبوو و لە بزوتنەوەی هەتاکەیش پرۆژەکەمان بریتی بوو لەوەی کە پێویستە کات پەرلەمانیان هەبێت و چالاک بێت و چاودێری هەموو سێکتەرەکان بکات یان هەر نەبێت ینی وە لە دوای پەرلەمانی کوردستانی ژێوازانن ئەوە تا دانەنیشتوین بەو شێوەی کە پێویست بووە و بەو شێوەیە کە توانیومانە و جاری وایە ینی توانیومانە کارێ بکەین لەم ساتانەی لە دوای پەرلەمانی کوردستان لە دوای ئەوەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیش بچڕین لە دوای پەرلەمانی عێراقیش ینی توانیومانە هەندێک کار بکەین کە ڕەنگە لەو کاتانەی تر نەمانتوانی بیکەین بۆ نمونە لە مەسەلەی موچە ینی کردنەوەی دەرگای دادگای باڵای فدرالی بۆ پرسەکانی پەیوەندیدار بە موچە و بژێوی و ژیانی خەڵکی کوردستان وەڵا کاک دکتۆر ئەوە مەبەستێکی سەرەکی گفتوگۆکەشمانە بێ هەر بەڕاست ئێوە ئەو بابەتەتان جوڵاند و دواتر چەند میدیایکی تر خۆیان کرد بە خاوەنی پرۆژەکە ئەمە زۆر بە ڕاشکاوی پێمان بڵێ ئەو بابەتە چۆن بووە دروستەکەی چۆنە ڕاستەکەی ئەوە وازەحە هەموو ئەوانەی کە چاودێرن لە بواری یاسایی و لە بواری پرسەکانی پەیوەندیدار بە دادگای باڵای فدرالی ئەزانن کە ئەو پرسە ئێمە کۆمەڵێک بەندە و لەگەڵ کۆمەڵێک هاوڕێم بەو کارە هەستین لەگەڵ یەکێتی خانەنشینان کە دوایەوەی داواکەمان ئامادە کرد لەگەڵ برادرانی یەکێتی خانەنشینان قسەمان کردوتمان ئێمە ئەتوانین ئەم شتە لەگەڵ ئێوە بکەین ئێوە بەس ینی وامان کرد کە چەند کەسێکیان بوون بە مدعی و ڕۆشتینە دادگای باڵای فدرالی و لەوێ
سپاس بۆخوا ئەو داوایە سەرکەوتوو بوو لە کاتێکا کە چەندین داوای تر لە سەر موچە پێش ئەوە لە دادگای باڵای فدرالی سەرکەوتوو نەبوو بوو ئەو میدیانی کە ئەو چاوەشەکاریانەکەن خۆیان ینی ڕەنگە سەر بە هەندێک هێزی سیاسین کە تەنها ئەو داوایانیان بردوێتەوە کە لەگەڵ ئێمە کردویانە گینە ینی زۆربەی هەرە زۆری داواکانی تریان لە دادگای باڵای فدرالی ڕەت کراوەتەوە بەڵام ئەمەش هەر کێشە نییە من بەڕاستی بە کێشەیەکی گەورەی نبینم ئێستا گرنگەوەیە خانەنشینان موچەکانان بە هاوتاکراوی وەربگرن هێشتا ماومانە ئەوانەی پێش 2014 پێویستەکات هەمویان هاوشێوەی ئەوانەی دوای 2014 موچەکانان بە هاوتایی وەربگرن طبعاً هەر ینی پرسی موچە و ئەوانە نییە ینی هەندێک پرسی تریشمان بردە پێشەوە لە دادگای باڵای فدرالی بۆ نمونە مەسلەی ئەوەی کە ئیتر کۆتایی بە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان بێت و ئیتر ینی سەیری کە هەموو خولەکانی پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوو هەر لە خولی یەکەمەوە درێژ کراوەتەوە هەتاکو ئەم دوا خولە بەڵام ئیتر بەو بڕیارەی دادگای باڵای فدرالی جارێکتر یارای ئەوە نییە پەرلەمانی کوردستان بتوانە ماوەی خۆی درێژکاتەوە ئەمانە هەمووی کاریگەری سیاسی ئەبێت سیاسی قوڵی ئەبێت لەسەر پرۆسی سیاسی لە هەرێمی کاک دکتۆر چەند پرسیارێکی ڕەنگە وەکو عەرزم فەرموون پرسیاری تایبەتی تێبکەوە ئێمەش وەک هەمیشە وەڵامی ڕاشکاومانەوێ باسمان لە پەرلەمانی کوردستان کرد تەنانەت لە سەروبەندی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان قسە و باسی ئەوە هەبوو کە بەڕێستان و چەند کەسایەتی و دەستگایەکی تر لە هەوڵی دروستکردنی بەرێکی سیاسین یا هیچ نەبێ قوارەیەکن بۆ پەرلەمان ئەم دەنگۆیە ڕاست بوو و ئەگەر ڕاستە لەم پەڕەکانی چی بوون بۆ دروستان نەکرد لە ڕاستیە هەر لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 2010 و تەزویری کە لە 2010 کرا لەگەڵ برای بەڕێزم کاک محەممەد ڕەزا پێکەوە پرۆژەیەکمان حازر کرد بە ناوی پلەتفۆرمی هاوپەیمانی نیشتیمانی یعنی هەر ڕێک لە دوای هەڵبژاردننی 2010 کە هەڵبژاردننی 2010 عێراق بۆ پەرلەمانی کوردستان پێشنیاری ئەوەمان کرد کە پلەتفۆرمێکی لەو شەوەیە بێتەکایەوە هەموو لایەنەوە پۆزیسیۆنەکان لەخۆ بگرێ لە 2010 ئەوەمان پێشکەشی سەرکردایەتی ئەو کاتی گۆڕان کرد ینی ڕێخەر و خانی ڕاپەڕاندن قبوڵیان نەکرد و دوای ئەوە کە ڕۆشتین ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە خۆمان لەگەڵ ئەو هاوڕێیانەی تر کە سەرجەمیان ڕۆڵیان هەبوو هەمومان پێکەوە توانیمان لە سەرتاوە گروپی 15 دروستکەین کە ئەوەش دیسانەوە بەهۆی ئەوەی کە هەندێک دوایی هەستمان کرد هەندێک خەڵک لە پشتەوە ئەیانوێ و گروپی استقلالکەن بۆ هەندێک بەرژەوەندی تایبەتی و برادرێکی بکا بە وەزیر و ئەوانە لە مەرحەلەیەکە ئەوە وەستا بەڵام دوایی توانیمان ئەو لەم پەرانەش تەجاوز بکەین و بزوتنەوەی ئەف و فراکسیۆنی هیوا دروستکەین هاوپەیمانی هیوا دروستکەین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەداخەوە بەهۆی ناکۆکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن نەمانتوانی هاوپەیمانی هیوا بکەین بە هاوپەیمانیەکی هەڵبژاردنیش هەر ئەو هەوڵانە هەر بەردەوامی هەبووە و تا ئێستش بە شێوەی لە شێوەکان ئەو هەوڵانە بەردەوامی هەیە بەڵام کاوانە نەگەیشتە نەتیجە بیرمان لەوە کردەوە ڕاستی کە هێزێکی سیاسی تۆکمەی تازە بێتەکایەوە کە هێزێک بێت هێزێک بێت یعنی بتوانێت بەدیلی ئەو پەرتبوونەی ئێستای ینی سەر ساحەی ئۆپۆزیسیۆن و بەرەی ناڕازی و ئەوانە بێ کە لە ڕاستیە وام هەست کرد کە هێشتا بە تەواوەتی پێ نەگەیشتووە و ناتوانانی دڵنیابی لەوەی ئەو ئەزمونە تاڵانەی لە ڕابردوو بەسەرمانە هاتووە لە لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن ئەوانە دووبارە نەبێتەوە وە زوو خلافاتی ناوخۆیی دروست نەبێ و نەبێتەوەی ئەوەی کە ئەم هێزانش بپڕتوکیان چکە ینی پرسەکە ئەوە نەبوو کە تۆ بەسەنها هێزێک دروستکەی تۆ پێویست بوو هێزێک دروستکەی ئەو بێ هیوایی کە هەیە بیڕەوێنیتەوە یعنی وام هەست کرد کە هێشتا ماوێتی بۆیە یعنی لە ڕاستیە کە زانیم ئەمە ئەو هێزانە بەرە و هەڵبژاردنە ڕۆن و لە هەڵبژاردنە بەشداریەکەن من بەشداریمتیان ڕوتی هەڵوێست لە هەناوی بیرۆکەکەی ئەوە نەهاتە دەرەوە بەڵێ لەو هەڵوێست لەو لە هەناوی ئەو بیرۆکەیەوە هاتە دەرەوە ئەو برادرانە پێیان باش بوو کە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەشداری بکەن و ینی ئەوە بێت ئێمە ژوتمان ئێوە کاری خۆتان ئەنجام بن ئێمە هیچ کێشەیەکمان نییە لەوە کاک دکتۆر لایەنەکانی دەرەوەی دەسەڵات وە کەسایەتیەکان و دەستگاکانی تر ئەوانەی وەکو بەڕێستان پیان وترە کەسایەتە ناڕازیەکان
بۆچی ڕێک ناکەون لەسەر دروستکردنی ئەو بەرێ، یعنی ناکۆکیەکان ئەوەندە جەوهەرین کە لەسەری ڕێک نەکەون. هەتا زۆر جار لە شەقامە وترێ هێزەکانی دەسەڵات شەڕی ناوخۆیان هەبوو ڕێککەوتون، بەڵام کەسایەتە ناڕازیەکان ڕێک ناکەون. قسەکە ئەوەیە ناکۆکیەکان ئەوەندە جەوهەرین کە ڕێک نەکەون لەسەری؟ نەخێرنەوەڵا ناکۆشیەکان جەوهەری نین، بەڵام لە ڕاستیە بەداخەوە طبعاً بوونی ناکۆکی بوونی جیاوازی شتێکی زۆر زۆر ئاساییە. یعنی ئێمە مرۆڤەکان زۆر ینی جیاواز بیرەکەینەوە، هەمومان جیاواز بیرەکەینەوە، مە شتێکی زۆر زۆر ئاساییە. ئەسڵەن سروشتی ژیان وایە و مەسەلەی بوونی جیاوازی مەسەلەیەکی ئیسtisنا نییە. ینی من لە نامەی ماستەرەکەمە کە خۆشبەختانەوە وە کتێبیش بڵاو بۆتەوە باسم لە ململانەیە کردووە و تقریباً گەیشتمە ئەو ئستنتاجەی کە ململانەیە و بوونی جیاوازی ئەسیلە، شتێکی ئیسtisنا نییە، یعنی ناتوانانی خۆتی لێلا بی. بەڵام یعنی خۆی گرنگ بوو کە هەموو کەسایەتی و لایەنە ناڕازیەکان و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ینی حساسیەتی ئەم قۆناغیان لە بەرچاو بگرتە هەندێک لێرە و لەوێ هەر یەکە و لە لای خۆیەوە هەندێک تەنازولی بکردایە بۆ ئەوەی بتوانرای بەرەیەکی بەرفراوان دروست بوێ. بەڵام بەداخەوە مەسەڵەن بۆ نمونە جارێکیان ینی هاوپەیمانی هیوا لەبەر یەک مەقعدی پەرلەمانی لە هەڵەبژە نەتوانرا بکرێت بە هاوپەیمانیەکی هەڵبژاردن کە توانرا بە ئاسانی ئەو پرسانە معالەجە بکرێت ئەگەر هەندێک هێن هەبووە، ینی هەندێک هەست بە بەرپرسیارەتیکردن و ئەوانە هەبووە. ئێستش نەچۆ بچێ، ینی ئەم قۆناغە هەر دیسانەوە قۆناغێکی زۆر زۆر هەستیارە، یعنی ئێستا زۆر هەستیارترە لە ڕابردوو. ئەگەر لە ڕابردوو پرسی تەنها هەرێمی کوردستان و داهاتووی هەرێمی کوردستان لە مەحەک بووە، ئێستا داهاتووی هەموو ئەم ناوچەیە لە مەحەکە، یعنی ئێستا ئەو گۆڕانکاریانی کە یەتەکایەوە لەواچە بەردۆخێکی تازە لە کۆی ناوچەکە بێنەتەکایەوە کە ئەمە پێویستی بەوە هەیە خوێندنەوەیەکی ژیرانە و وردی بۆ بکرێ و بەدیلێک لە ساحەکە بێتەکایەوە کە بتوانێ پێشڕەوی هەندێک گۆڕانکاری بکە کە پێویستە لەم کاتەیە بێت. کاک دکتۆر من زۆر جار لەگەڵ هاوڕانی دەستگای ستاندارد و کەساتە ناڕازیەکانی ترەوانی کە وەکو بەڕێز دوان ڕووی دەم لەوانی شەکەم، یعنی ئەم پرسیارە شەکە مەڵێم هەریەکە لە لای خۆتانەوە هەرەڵێن پێویستە چارەسەر بکرێ، یعنی ئیتر خەمی خەڵک بای ئەوەندە نییە کە هەر کەسە و تەنازول لە هەندێک ڕێیەکانی خۆی بکە و ئەو بەرەیە دروست بێ. ئایا ئومێدێک هەیە کە ئەو بەرەیە دروست بێ ئێستش لە هەوڵان؟ لە ڕاستیە ینی درێخمان نەکردووە لەو ڕۆ، ئەتوانم بڵێم سەدان سەعاتی کاتی خۆمانمان بۆ ئەمە تەرخان کردووە و ئەمە کەم نییە، ئەمە کەم نییە. ینی خەڵکێک هەیە کە بەلایەوە ئاساییە، ینی خۆی هیلاکە بە شتێکەوە کە نەتیجەی نەبێ ئێمە وانین. یعنی لە ڕاستیە هەموو سعاتێک لە ژیانمانە پێویستەکات بیری لێ بکەینەوە. سەدان سەعاتمان بۆ ئەمە تەرخان کردووە، بەڵام ئێستاش هەر دیسانەوە ئەمە بە گرنگ گەزانین کە سەر لە نوێ جارێکتر هەوڵی تیابینەوە. یعنی ئەوان پێکرێت ئێمە، بەڵام یعنی سەیری کە سەدان سەعاتمان لەم بوارەیە تەرخان کردووە کە بەداخەوە تا ئێستا نەتیجەیەکی بەو شێوەیە نییە. دەیان سەعاتمان بۆ هەندێک شتی تر تەرخان کردووە، بۆ نمونە ئەو ئینانەی دادگای باڵای فدرالی لەخوا بەزیابێ نەتیجەی هەبووە. بەڵام یعنی پێم وایە ئامانجەکە ئیهێنێ کە دیسانەوە هەر هەوڵ بین کار بکەین بە شێوەیەک لە شێوەکان لانی کەمەگەر لە ناڕازیەکان دەنگە ناڕازیەکان بە یەکیشەوە نەبن، بتوانن دژی یەکتر نەبن، بتوانن هەندێک کاری پێکەوەیان. کاک دکتۆر تا چەند دروستە کەوترێ ململانەی وەرگرتنی پۆست هەیە؟ ئایانی ئەمە قسەیەکی دروستە یا دەنگۆی و تۆمەتە؟ والله یعنی وەکو عەرزم کردی هەندێک جار لەسەر بۆ نمونە مەقعدێک لێرە کورسیەک لەوێ هەندێک جار ناکۆکی دروستە بێت. جگەل لەوە خۆزگە هەر تەنها ئەمە بووە هەستەکەی هەندێک جار لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئەوەندەی لە کێبرکێکردنی یەکتران ئەوەندە لە کێبرکێکردن لەگەڵ لایەنەکانی دەسەڵات نین، یعنی ئەوەندەی کە مەسەرەن کێشەکانیان پەیوەندی بەوەیە کامیان لەوی تر مەقعدێک زیاتر بێنە کورسیەک زیاتر بێنێ، ئەوەندەی کێشیانەوە نییە کە لایەنەکانی تر چەند کورسیانن. جە بۆیە ئەمە پێویستی بەوە هەیە کە هەمووان ینی کەمێک زیاتر لە ئاستی کۆی ڕووداوەکانە بیر بکەنەوە بەرپرسیارەتی زاڵتر بێ، بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵک، چونکە ئەوانە هێزی سیاسین ڕاستە ئەوانە هەر یەکە و
هینی تایبەتی خۆیان هەیە بەڵام لە هەمان کاتیشا پێویست دەکات ئەوە بزانین کامانە هێزی سیاسی پەیوەندیدارن بەم کۆمەڵگایەوە بەرپرسیاریتیان لە سەرشانە بەرامبەر بەم کۆمەڵگایە. کاک دکتۆر لە دوای یەکەمی دانیشتنی پەرلەمانی خولی شەشەم ئیتر شتێک نەماوە بە ناوی دانیشتنی پەرلەمان و خەریکەی تر و هاوڵاتیان لە بیریان نەچێتەوە. بەڕێزیشتان سەرۆکی پەرلەمان بوون لە ماوەکانی ڕابردوودا، ئەزمونێکی زۆر باشتانێ. پێتان وایە دانەنیشتنی پەرلەمان لەکوێ لێدانە بێ بۆ بەرژەوەندی گشتی؟ لە ڕاستیە خۆی کێشەکە لە چیە کاگەیات؟ کێشەکە لەوە کە تا ئێستا دۆخی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەران نەهاتووە کە دۆخی هەرێمی کوردستان هەر لە هەمان ئەو معادلەیەی ئاگربەستی دوای شەڕی ناوخۆیە و دۆخی ئاشتی بەرقەرار نییە لە هەرێمی کوردستان بەو مانایی کە ئێمە ئێستا لە سەردەمی ئاگربەستەکەین و دوو زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان، زۆنێکیان لێرە لەم ناوچانەی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و هەندێک لە ناوچەکانی پارێزگای هەولێر یەکێتی باڵا دەستە و زۆنەکەی تریان ئەو بەشەی تری پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک پارتی باڵا دەستە. لەوە ئەچێت مەسەنەن جیاوازی هەبێت لەوەی لەم پرسانە بە حکمی جیاوازی شوێنەکان و ئەم هەندێک لەم هێزانە ئەم دوو هێزەش هەندێک جیاوازی ڕەنگە لە نێوانیانە هەیە، بەڵام ئەمە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە هەتاکو دۆخی هەرێمی کوردستان ئاسایی نەبێتەوە، هەموو هەرێمی کوردستان مڵکی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبێ، یان لانی کەم هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بێلایەن نەکرێ لەم ململانیانە و لە کۆنتڕۆڵکردنی لەلایەن هێزێکی سیاسی دیاریکراوە کە پارتیە بە تەواوەتی هەولێری کۆنتڕۆڵ کردووە، هەموو مؤسساتی حکومڕانی لەژێر هەژمونی پارتی و لەژێر ڕەحمەتی پارتین، هەتاکو ئەمە کۆنتڕۆڵ نەکرێەوە ئەمە چارەسەر نەکرێ یان ڕێگایەکی تر بدۆزرێتەوە کە بەڵێ باشە قەی ناکە ئەگەر هەرتانێ بەم شێوەیە بەردەوام بێ با هەندێک لە مؤسساتی حکومڕانی لە هەولێر بێ هەندێک لە مؤسساتی حکومڕانی لە سلێمانی بێ بۆ نایانی بۆ لە دنیای ئەمشتانە ئەمشتە هەیە، یعنی مەسەلەن ئێستا بۆ نمونە لە هۆڵندا ئەمستەردام پایتەختە بەڵام بەشێکی دامەزراوەکانی حکومڕانی بە پەرلەمانیشەوە لە لاهاین لە زۆر وڵاتی تری دنیا بەم شێوەیە بۆ ئەم ینی خۆی ئامانجەکە ئەوەیە کە پێویست دەکات هەموو هەرێمی کوردستان یەکی پێبگیرێتەوە و لەژێر کۆنتڕۆڵی هیچ هێزێکی سیاسی نەبێ، بەڵکو هەرێمی کوردستانی مڵکی هەموو هێزە سیاسیەکان و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ. ئەگەر ئەمە ناکرێ هەولێری پایتەخت بێلایەن بکرێ، ئەگەر ئەوەش ناکرێ ئەوە ئەگەر ئەمانەیە پەرلەمانێکی چالاکە بێ با پەرلەمان لە سلێمانی بێ حکوومەت لە هەولێر بێ و بەمە شتێک باڵان دروستە بێت و ئەگینا بەو شێوەیە من پێم وانییە یعنی پەرلەمان ئەگەر دەستیش بکاتەوە دەست بکات بەکار وەکو پەرلەمانی خولی پێنجەمە بێت چی پێکرات، یعنی پەرلەمانی خولی پێنجەم چی پێکراوە؟ کاک دکتۆر بەردەوام لە زۆنی سلێمانی یا ئەوەی پێوترێ زۆنی سەوز بزاوتی سیاسی بە هەموو جۆرەکانیەوە دروستە بێ بە حرەکە و بە پارتی سیاسی و بۆچی لە هەولێر و با بڵێم لە دهۆک ئەمان لەو شوێنانە دروست نابێ بە تێڕوانینی بەڕێستان و ئایا ئەو هەوڵی کە بەڕێستان لە ماوەکانی ڕابردوودا داوتانە بۆی بزاوتێکی سیاسی دروست بکەن یا هیچ نەبێ لیستێکتان هەبێ هەوڵتان داوە کە ناوەندێکیشی لە هەولێر و دهۆک بێ؟ خۆی ینی سلێمانی هەڵکەوتەکەی ینی هەر وەکو شار دروست کراوە کاتی خۆی کە سلێمانی دروست کراوەش یعنی لادەیەک نەبووە گەورە بێ بە شار، بەڵکو سلێمانی وەکو پایتەختی بابانەکان دروست کراوە و لەمەوە هەندێک خاستەتی هەیە، یعنی سلێمانی بۆ نمونە هەر لە ئەو کاتی کە دروست کراوە زانایانی ئاینیان لە شوێنانی ترەوە بۆ هێناوە زانایانی ئاینی زۆر زیرەک و ئەوە بۆ ئەوەی لێرە بتوانن پەروەردە و ئەوانە سەر پێ بخەن و جگە لەو مزگەوتەکان خانەقاکان بە هەمان شێوە یعنی مەسەن پیشەوەر لە شوێنەکانی ترەوە هێنراون دەست ینی ئەمە وای کردووە تەبعی سلێمانی وا بێت کە بزاوتی سیاسی زۆر چالاکتر بێتیایە و ئەوانە ینی سلێمانی هەرچەندە ئێستا خەڵکێک هەن خەڵکی سلێمانیشن بە عەقڵی خێڵەکی بیرەکەنەوە و پیان وایە ئەوەی لە ناو شەستێکەی ئەوە خەڵکی سلێمانیە کە لە کاتێکە ئەوە بیرکردنەوەیکی خێڵەکیانەیە یعنی شار لەسەر بنەمای خوێن دروست نابێت لەسەر بنەمای ڕۆحێکی هاوڵاتی بوون و هاونیشتیمانی بوون و کۆمەڵێک پرسی هاوبەش و کۆمەڵێک ئامانجی هاوبەش و ئەوانە شار درێژە بە هێنی خۆیەدات بە بزاوتی خۆیەدات.
بەڵام لە هەولێر و دهۆکیشەوە نەبێ ناڕزایەتی نەبێت لە هەولێر و دهۆکیش ناڕزایەتی هەیە و خۆتان نەزانن کە لە ماوەکانی ڕابردووە پارتی ناچار بوو هەندێک لە ناڕازیەکان و لە لەوانەی لە چالاکانی مەدەنی دەستگیر بکەنەوە تا ئێستا هەندێکیان لە زیندانن ئەمە کەواتە لەوێش ناڕزایەتی و هێن هەیە گرنگە چالاکوانان لە بادینان و لە هەولێریش یعنی کە بە بەرپرسیارەتی خۆیان هەستاون زیاتر و زیاتر هەوڵی ئەوە بدەن کە ئەو ناڕزایەتیانە لەو شوێنانە ژەر بەردەوامی پێ بدرێ یعنی زۆر گرنگە ینی تۆ ئەتەوێ خۆ دەڵبژێری بۆ پەرلەمانی کوردستان لە هەولێر و دهۆک هەوڵی ئەوە بدەیت کە لەوێ تەیاری دەنگی ناڕازی و ئەوانە بکەیت کۆیان بکەیتەوە و لەوێ خۆ دەڵبژێری بۆ ئەوەی یعنی وردە ئەو چالاکی و بزاوتانە لە هەولێر و دهۆکیش زیاتر پەرەپسێنێ یعنی نەگەوەی کە تۆ لە هەولێر دابنیشی بێ لە سلێمانی خۆت کاندید پێی لە هەولێر بێ لە سلێمانی ناڕزایەتی دەربڕی نەکاکیجان ئەوەی پێتەکرێ من ئەزانم لە هەولێر و لە دهۆک ڕەنگە هەموو شتانی کە لێرە لە سلێمانی ئەکرێ نەکرێ بەڵام ئەوەی کە پێتەکرێت لە هەولێر و دهۆک ئەنجامی بە بەرپرسیارەتی سەرشانی خۆ جێبەجێ کاک دکتۆر تۆزێک لەم بابەتانە بچینە دەرەوە باسێک لە پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم و کێشەکانی نێوان بەغداش بکەین تا ئەوە چەند مانگێک بەسەر ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردنە ڕۆشتووەوە حکوومەت پێک نەهێنراوە پەرلەمانی شۆکو لە کەمێک پێشە سەباسمان کرد تەنها جارێک دانیشتوون پێکنێنانی حکوومەت تا چەند هاوکاری یارمەتی دەرەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدایە پێت وایە یا با دروستروا بڵێم تێڕوانینی بەڕێستان بۆ پێکێنانی حکوومەت هەمان تێڕوانینەکە بۆ پەرلەمان هەتان بۆ یا تێڕوانینتان بۆ حکوومەت جیاوازترە بۆ حکوومەتیش هەر هەمان تێڕوانینە جیاوازیەکی ئەو تۆ نییە یعنی ئێمە لەبەرەوەی تا ئێستا ئەم دوو زۆنەمان هەیە کەواتە دوو دەسەڵاتی ئەمری واقعی بەهێزمان هەیە لە سەروبەندی دروستبوونی بزوتنەوەی گۆڕانیشە هەر معادلەکە جیاوازی بەسەران آخر لە سەروبەندی بزوتنەوەی گۆڕانە ئێمە ئەمانویست ئەم معادلەیە تێپەڕێنین ووا بکەین بەهێزەوە بچینە ناو پەرلەمانەوە بەهێزەوە بچینە ناو حکوومەتەوە بۆ ئەوەی ئەمە تێپەڕێنین حکوومەت و ینی کێشەکە لەمایە لە هەرێمی کوردستان دوو دەسەڵاتی ئەمری واقعمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمانە بەهێزن و دەسەڵاتێکی نیمچە شەرعیشمانەیە ئەمەی کە دامەزراوەکانی حکومڕانی هەرێمی کوردستان ئەمە لاواسترن هەندێک جار بەهێزە بن هەندێک جار داواسترە بن لە دەسەڵاتە ئەمری واقعەکان ئێمە لەو قۆناغەیە ئەمانویست ئەمانە بەهێزکەین ئەمانویست پەرلەمان بەهێز بێ ئەمانویست حکوومەت بەهێز بێ ئەمانویست ئەمانە هی خەڵک بن هی حیزبە سیاسیەکان نەبن یعنی بۆیە ینی لە ناو پەرلەمانە گوێمان نەئەدا بە دەسەڵاتی ئەمری واقعەکان ئەمە نەبێ یعنی ئێمە حساب بۆ هێزە سیاسیەکان نەکەین نەخێر مەسەرەن پارتی دیموکراتی کوردستان فراکسیۆنی یەکەم بووە لە ناو پەرلەمانی کوردستان بەپێی حەجمی خۆی لە ناو پەرلەمانی کوردستان توانیوێتی ڕۆڵ ببینێت پرۆژه یاسای تەقدیم کردووە دەنگی یاوە دەنگی هێناوە هەندێک جار بایکۆتی کردووە سەرکەوتوو نەبووە هەندێک جار بایکۆتی کردووە سەرکەوتوو بووە بەپێی حەجمی خۆی توانیوێتی یەکێتی بە هەمان شێوە گۆڕان بە هەمان شێوە ئەمە دروستە کە تۆ لە دامەزراوەکانی حکومڕانی هەرێمە بەپێی حەجمی خۆت ڕۆڵی خۆت ببینێ بەڵام ئەوانە کە زانیان پەرلەمانێکی بەهێز ئەبێتە هۆی لاوازبوونی دەسەڵاتی ئەمری واقعەکان کە ئەویان بەلاوە گرنگ بوو ئەو بوو پەرلەمانیان داخست و لەبەرەوەی کە کاک مەسعود دەیویست درێژە بە مانەوەی خۆی بدات و ئەیزانی کە ئەگەر پەرلەمان بەردەوام بێت ئەوە ڕەنگە هەمواری یاسای سەرۆکایەتی لە پەرلەمانە بڕوە کە پرۆژەی پێنج لایەن بوو بالموناسبە تەنها پرۆژەی بزوتنەوەی گۆڕان نەبوو کە دوایی بەڵام لە ڕاستیە دوایی هەندێکیان خۆیان بێلایەن کرد ڕەنگە هەر بەڕاستی کۆمەڵ زیاتر مایەوە هەڵوێستەکانی درێژە پێدا ئەوانە بەڵام ینی پرۆژەی خۆیان بوو کەواتە پێکێنانی حکوومەت و پەرلەمانی شەر هەمان شتە ینی ئەوەیە ئەگەر واز لەم عەقڵیەتە نێنین کەم دەسەڵاتی ئەمری واقعانە لاواز بکرێن زیاتر لاواز بکرێن دەسەڵاتە هینەکان دەسەڵاتە شەرعیەکان و دەسەڵاتە ئەوانەی کە بە هەڵبژاردن هاتوون و ئەوانە بەهێز نەبن ئەوە بەدڵنیاییەوە لەو معادلەیە دەرناچین کاک دکتۆر ئەم ناڕەحەتی و بارگرانی بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە بە تایبەت پرسی موچە و ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا پێت وایە هەر بەجددی کامیان تاوانبارن بۆ یاریان پێ ئەکرێت لەم نێوەندەدا ئایا تاوانەکە
ینی بەسەر هەردوو لایەنادا بەشەکەی یا تێڕوانینی ترت هەیە؟ خۆی لە ڕاستیە شاراوە نییە، ململانەیە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ئەم ململانەیە تازە نییە، ئەم ململانەیە ڕیشەکەی بۆ 100 ساڵە گەڕێتەوە و ئەم ململانەیە بەردەوامی هەیە، ئەمە وازحە. بەڵام کێشەکە چییە؟ کێشەکە لەویایە کە ئەو کاتەی هەرێم بەهێز بوو، هەرێم هەندێک کارتی بەدەستەوە بوو، ڕێککەوتنی متەوازنی لەگەڵ بەغدا نەکرد. یعنی ئەو کاتەی هەرێم خۆی نەوتەکەی ئەفرۆشت پێش دەرچوونی قەراری دادگای باڵای فدرالی، تۆ ئەو توانی ڕێککەوتنی متەوازن بکەی و بەغدا لە سەردەمی دکتۆر عادل عەبدولمەهدی ئامادە بوو ڕێککەوتنی متەوازن کات لەگەڵ هەرێمی کوردستان. ڕێککەوتنی متەوازن یعنی چی؟ ڕێککەوتنێک بێت کە تۆ نەوتەکەت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشی و مافەکانی خەڵکی کوردستانیش دەستەبەر بکەی. نەیان کرد، هۆشداریمان پێدان لە ڕاستیە کاتی خۆی من بە سەوت و سوورە ماومە هۆشداریم پێداون وتومە دادگای باڵای فدرالی دەست بەکار بێتەوە ڕەنگە بڕیار بدار لە ساڵحتان نەبێ وەرن ئێستا ڕێککەوتنی متەوازن ئەنجام بن. نەیان کرد، بڕیاری دادگای باڵای فدرالی دەرچوو لەسەر هەڵوەشانەوەی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان. دوای ئەوەش دیسانەوە هەر مەجالیان هەبوو ڕێککەوتنیەکی باشتر بکەن لەگەڵ بەغدا پێش ئەوەی بڕیاری نادی پاریس دەرچێ و نەوت و قوفڵی نەوتەکەی هەرێمی کوردستان بگیرێتەوە. بەڵام ئەمانە لەو کاتانەیە ڕێککەوتنیان ئەنجام نەدا و لە ئەنجامی ئەوە ئێستا لاوازن کە لاوازیشن ئەیانەوێ هەر درێژە بەوە بن سێری کە ئێستا یعنی نەوت هەرە فرۆشن، جاران بە بۆریان فرۆشە سە بە قاچاقی فرۆشن، داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ خۆیان گلێدەنەوە یعنی نەکەر ئەوە بەڵکو ئێستا بارگرانیەکی ئێجگار گەورەتریان لەسەر هاوڵاتی هەرێمی کوردستان دروست کردووە بە کۆمەڵێک باجی نایاسایی و نادەستوری کە سەپاندویانە بەسەر خەڵکە. ئەمە جگە لە یعنی ئەوەی کە ناتوانن خزمەت گوزاریە ئەساسیەکانی ژیان دابینکەن، مەسەن سەیری کارەباکە دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان لە خراپترین حاڵەتەکانی ئاەتی، دۆخی ئاو بە هەمان شێوە، دۆخی تەندروستی ئەوە تا ئێستا خەریکە کەرتی تەندروستیش بە خەسخەساکەن و یعنی واکەن ئەوەندەی تر بەرگرانی لەسەر هاوڵاتی هەرێمی کوردستان دروستکەن، نایەن هەوڵی ئەوە بدەن کێشەکان بە شێوەیەکی بنچینەی لەگەڵ بەغدا چارەسەر بکەن. تۆ کە ئێستا بەم شێوەی دۆزع بەم شێوەیە بۆچی نیوەی داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان تەسلیمی بەغا ناکەی بۆ ئەوەی بیانووی بەغا ببڕی، با بڵێن بەغا بیانومان پێکرێ، بۆ ئەوەی بیانووی بەغا ببڕی بۆچی نایە ئەمە بکەی. و لە ڕاستیشە ئەرکی فراکسیۆنە کوردستانیەکانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵ بدەن بە زووترین کات ئەو هەموارەی کە سوودانی داوای کردووە لە قانونی موازنە ینی هەوڵ بدەن ئەوە پەسەند بکرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی نەوتی هەرێمی کوردستان تەسلیم بە سۆمە بکرێت و ئەم کێشەیە کۆتایی پێبێت لە مەسەلەی نەوتا کێشەی کۆتایی پێبێت. بەڵام لە هەمان کاتە کێشەیەکی تریش ئەمێنێتەوە کەویش پرسی هینە، پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە تۆ خۆت موچەت پێ نادرێ عراق ئەیدا بۆ نایی بەرپرسیاردەکەی بخیتە سەرشانی عراق بڵێ ئەوە من بنەجەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەەکەم بە خانەنشین و بە فەرمانبەر و بە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی بەغدا تۆ لە چه بانقێگەتەوە من موچەکانیان بنەجێ بکەم وەرە چێکیشی بکە تەدقیقی بکە موچەکە بەپێی قەراری محکەمەی اتحادی بەرپرسیارەتی توێ باشە تۆ خۆت ناتوانانی موچە بی بۆ بەرپرسیارەتەکە ناخیتە سەرشانی حکوومەتی اتحادی لە ڕێگای بنەجێکردنی موچەی کاک دکتۆرەوەی لە ڕۆژئاوای کوردستان ڕۆدا ئەمێ بە کورتی پێمان بڵێ تا ڕادەیەکی زۆر ڕۆژاوای کوردستانیش کەوتۆتە نێو ئەو ململانەیە هەرێمی و نێودەوڵەتیانەوە بەڕای بەڕێستان پێویستە لە ئێسایە ئیدارەی خۆسەری چۆن لەگەڵ ئەو پرسانەیە مامەڵە بکە، هەر پرسە نێوخۆیەکان سەبارەت بە سووریا هەم پرسە هەرێمیەکانیش. لە ڕاستیە ئەوەی کە ڕوویە لە سووریا تەنها پەیوەندیدار نابێت بە دۆخی سووریا بەڵکو پەیوەندیدارێت بە دۆخی کۆی ئەم ناوچەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی. بەڵام یعنی سەبارەت بە ڕۆژاوا زۆر باشیان هێناوە تا ئێستا زۆر باش مامەڵاکەن و زۆر گرنگە یعنی ئەو دۆخی ڕۆژاوە بە مەحەلی بکرێت زیاتر بە مەحەلی بکرێت. یعنی سیر کە ئێمە من لەگەڵ هەندێک برادرانی تری کە پەیوەندیدارن بە دۆخی ڕۆژاوە و برادرانی پەکەکەش ئەم باس و خواستم کردووە. یعنی سێری کە من نامەوێت و بە هیچ شێوە بۆژی مقارن لە بینی پەکەکە و برادرانی ڕۆژاوا پەیەدە و ئەو هێزانەی تر نییە لەگەڵ یعنی هەسەدا لەگەڵ
گروپە تێرۆریستیەکان بە هیچ شێوەیە وەجهی مقارنە نییە و ئەمانە کۆمەڵک گروپ ینی کۆمەڵک هێزی سیاسین لە پێناوی ڕزگاری نەتەوەیە کاکارەکەن ئەوانە کۆمەڵک گروپی تیرۆریستین بەڵام سێری کە ئەم ئەبوو محەممەد جۆلانیە بۆی خۆی بگونجێنێ هات لە پێشە ئەم ناوەی ئەبوو محەممەد جۆلانیی لابرد باشە ناوی خۆی کرد بە ئەحمەد شەرە دوایی هاتوون ئێستا بە هەمومان خەلفێتەکەی ئەزانین ئەمە خەلفێتەکەی ڕێکخراوی قاعیدەیە بەڵام هاتووە خۆی بە مەحەلیەکە ئەڵێ من پەیوەندی بە هیچ وڵاتێکی ترەوە نییە بەڵکو ئێمە ئەمانەوێت دەسەڵاتێکی باش لە سووریا بۆ هەموو سووریەکان بێنینەکایەوە و ئەمە ئێمە شۆک و کورد پێویستە کات سوودی لێوەربگرین یعنی زۆر گرنگە ئەو دۆخەی ڕۆژاوا بەو بەهێزی خۆیەوە کە بەهێزن بە هەمومانەوە پشتیوانیان بکەین بەڵام باوا بکەین ئەوانە خۆیان بۆ خۆیان بن و لە هەمان کاتیشە زۆر گرنگە گفتوگۆ بێتەکایەوە لە نێوان هێزە جیاوازەکانی ڕۆژاوا بە ئەگەر یعنی گفتوگۆ لە نێوان ڕۆژاوا و دیمەشق هاتەکایەوە وا بکەن کە هەمویان بە یەک وەفدی دانوستان و بە یەک ئەجەندای نیشتیمانیەوە بڕۆن گفتوگۆ لەگەڵ دیمەشقەکان بۆ ئەوەی زۆرترین مافەکانی خۆیان بچەسپێنن لە دەستوری داهاتووی سووریا و لە دەسەڵاتی داهاتووی سووریا پێویستە ئەو هەڵەیەی پارتی و یەکێتی کردیان لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسەوە یعنی هەندێک شتیان کرد مەسەرەن وایان کرد مەسەرەن پەرلەمان دابنیشێ و وردە لە دوای 2-3 ساڵ وایان کرد هەڵبژاردن بکرێتەوە و حکوومەتی هەرێم بە فەوقیەک بگرێتەوە ئەوانە بەڵام ینی بێنە پێشایی خۆت ئەگەر پارتی و یەکێتی بە یەک ئەجەندای نیشتیمانی لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسەوە بڕۆشنایەتە بەغا گفتوگویان بکردایە ناکۆکیەکانی خۆیان بەلاوە بنایە ئەم دژی ئەو بوو لە کەرکووک ئەو دژی ئەم بوو لە مووسڵ ئەمانیان بەلاوە بنایە ئەوە ئێمە مافەکانمان زۆر زیاتر لە دەستوری عێراقا ئەچەسپێنرا ئەوانیش پێویستە کات سوود لایەنە باشەکانی ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرن لە لایەنە نێگەتیڤەکانی ژۆر بگرن وا بکەن بە یەک وەفدی هاوبەش بچنە بەغدا هین عەفو بچنە دیمەشق وا بکەن زۆرترین مافەکانی خەڵکی ڕۆژاوا بەدەست بێنن لە ململانەی لە سووریا هێزە کوردیەکانی ڕۆژئاوادا هەیە سەرچاوەکەی بەڕای بەڕستان کوێ؟ وەڵاهی بەداخەوە هەندێک لە سەرچاوەکەی بۆ دەرەوەی خۆیان نەگەڕێتەوە یعنی هەندێکی بۆ پارتی ئەگەڕێتەوە ڕەنگە هەندێکی بۆ پەکەکە بگەڕێتەوە ململانەی بینی پارتی و پەکەکە کاریگەری ئەبێت لەسەرەوە بەڵام لە ڕاستیە ئێمە ئەبێت ئێستا زۆر بەرپرسیارانە بیر لەوە بکەینەوە کە پارچەیەکی تری کوردستان ئەگەر ئێمە هەمومان بەباشی بتوانین مامەڵە بکەین بتوانین بەباشی پشتیوانیان بکەین چیان پێویست بێ بۆیان دەستەبەر بکەین واز لە هەندێک ناکۆکیە تایبەتەکان بهێنین لە پێناوی ئەوەی ئەو ئەزمونە بڕاتە پێشەوە ئەوە بەش پارچەیەکی تری کوردستان کە قوڵایی ئێمەیە قوڵایی کوردی ئێمەیە لە هەرێمی کوردستان بیرمان نەچێ یعنی کە شنگال کەوت کە داعش پەلاماری داوە جەنۆسایدی ئێزیدیەکانی کرد ئەوانە لە ڕۆژاواەوە توانیان کۆریدۆرێک بۆ ئەو خەڵکی لەسەر شاخەکە بوون دروستی بکەن و ئەوانە بگەێننەوە کەناری ئارام یعنی ئەو قوڵایی ئێمە پێویستەکات بە هەمومان و پشتیوانیان بکەین بۆ ئەوەی کە ئەو ستاتویەش ئەو دەسەڵاتی ئەمری واقعی کە لەوێ هەیە جێگیر بەردەوام بەڕێستان بۆ دڵخۆشن کە ئەو کات سەرۆکی پەرلەمان بوون داواتان لە ناردنی هێزی پێشمەرگە کرد بۆ ڕۆژئاوا پێتان وایە پێکێنانی حکوومەت لە داهاتووداوە ئەم کابینە نوێی کە ئەگەر بێتە ئاراوە چیتر ئەتوانێت بکا بۆ ڕۆژئاوا کە لە سەروبەندی ئەو کابینەی ئێوەیان نەکرابێ خۆی هەرە و بڕیاری پەرلەمان کە کاتی خۆی ئەمە دەرمان کردووە لە پەرلەمان و بالموناسبە ئەوە سازانی هەموو هێزە سیاسیەکانی ناو پەرلەمان بوو هەمووی ئیتفاقمان کرد لەسەر ئەوەی کە ئەو بڕیارە دەربچێ کە مادەم سازانی هەموو لایەنە سیاسەکان بۆ حەق جێبەجێ بکرێ هەر ئەو بڕیارە جێبەجێ بکرێ باوەڕە هەبێ بەسمانە یعنی پردی سێمێلکا بکرێتەوە عیبە بەڕاستی ئێمە ینی یەک هینی سنووریمانەیە لەگەڵ ڕۆژاوا کە پردی سەمێلکایە تەنانەت هاوپەیمانانیش دەوێەوە زۆر جار هێزیان نردووە ئێستا ناچارن لە شوێنی ترەوە بینێرن ئێستا سێری کە لەبەرەوەی پردی سێمێلکا داخراوە هەندێک جار هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکیەکان ناچارن هاوکاری سەربازی لە شوێنی ترەوە بنێرن بۆ ڕۆژاوا و عیبەیەکی زۆر گەورەیە ئەو پردە بکرێتەوە هاوکاریەکان بڕوا و لە ڕووی سیاسیشەوە پشتیوانیان بکرێ و یعنی هان بدرێن
کە بتوانن بە یەکەوە گفتوگۆ بکەن ئەنە کەسە لەگەڵ پێدا دانیشتن و گفتوگوانە بێ وەکو باسم کرد لەسەر استراتیژێکی نیشتیمانی ڕێبکەون بۆ چۆنێتی گفتوگۆکردن لەگەڵ دیمەشق. کاک دکتۆر ڕائەکانی کەنەکە کۆنگرەی نەتەوەی کورد تا چەند ئەتوانێت کاریگەری دروست بکات لە نێوان گفتوگۆکانی نێوان ئەنە کەسە و پێدا؟ لە ڕاستیە کەنەکەش ئەتوانێت ڕۆڵ ببینێ لەو ڕۆ و هەوڵی ئەوە بدات کە شاندێک دروستکەن هەوڵی نێوەندگیری لە نێوانیان نابن وا بکەن کە زمینەی ئەوە بڕەخسێنن کە گفتوگۆکانیشان بەرهەمدار بێت لەسەر کۆمەڵێک شت بگەن بە ینی بگەن بە دەرەنجام کە کاریگەری لەسەر ناوخۆی ڕۆژاواش هەبێ یەکگرتوویان زیاتر بکات پتەوتریان بکات و لە هەمان کاتیشا بتوان بە یەکەوە بە یەک هینی ئەجەندای نیشتیمانیەوە گفتوگۆکانیان لە دیمەشق دەست پێ بکەن. ئایندەی ڕۆژئاوا چۆنە بینی لە ڕووی بەدەستێنانی پاڵپشتە نێودەوڵەتیەکانەوە بە تایبەت ئەمریکا؟ ئایا تا چەند مای دڵخۆشیە کە زۆر جارم قسەی بیسین گوایە ئەمریکا پاڵپشتی ڕۆژئاواکە هیچ زەمانێک هەیە کە وەکو ئەفغانستانی لێ نەکاتەوە و لە پڕجێ بێڵێ؟ لە ڕاستیە ئێمە بێ بزانین 100 ساڵ لەمەوە پێش دەوڵەتە ئیستیعماریەکان غەدریان لە کورد کرد و کوردیان دابش کرد پێشتر لە ڕێکەوتنامەی سایکزبیکۆ و دوایی لە ڕێکەوتنامەکانی پاش جەنگی جیهانی یەکەم ڕێکەوتنامەکانی لە سیڤەری ژەندێک ماڤ بە کوردرا بەڵام لە لۆزان ینی غەدر لە کورد کرا لە سان ڕیمۆ غەدر لە کورد کرا ینی بەڵام ئەبێ ئەوە بزانین ئێستا وا بۆ ماوەی 30 ساڵە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی کوورد دەکات چ لە باشووری کوردستان و چ لە ڕۆژاواش و ئەمە شتێکی زۆر زۆر باشە بەڵام ئەمە بەرپرسیارەتی خاتە سەرشانی ئێمەش هەمومان کورد چ لێرە چ لە ڕۆژاوا بەوەی کە هەوڵیەوە بدەین ینی دەسەڵاتێکی لەو شێوەیە بێنینەکایەوە کە سۆفت پاوەری هەبێ و بتوانێت ئەم پشتیوانیانە بۆ خۆی زیاتر بکات نەک پشتیوانیەکان کەم کاتەوە پشتیوانە نێودەوڵەتیەکان کەم و کەمتر بکاتەوە ینی کەواتە بەرپرسیارەتی خاتە سەرشانمان و ئەمە گەشتبینیمان پێ بەخشێ کە ئەگەر بە شێوەیەکی باش بتوانرێ مامەڵە بکرێ ئەوە ئەتوانرێ خۆمان پارێزین لەو مەترسیانەی کە لەوە ئەچێ لە داهاتووە لە ڕووداوەکانی ناوچەکە بکەوێتەوە و دەرفەتەکان بقۆزینەوە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر یوسف سەرۆکی پێشووی پەرلەمان و سەرۆکی دامەزراوەی ماس سوپاس بۆم دەرفەتە دووبارە. بینەرانی عزیز بەم جۆراتی ناکۆتایان بەرنامە تا بە یەگەشتنەوەیەکی تر هەرشاد بن خواتان لەگەڵ.